سڵاو ڕێز بە هەر لەسەر ئیشەوە دووسێ قسەتان بۆ بکەم لەسەر ئەم مەسەلەی کەرکووک و چوونی هاکان فیدان بۆ تاران و دوای ئەوە خۆتان گوێ لێ بگرنەوە. لێرەوە من بە هین ئەڵێم بە پارتی وێشێتی ئەڵێم کە بەڕاستی ئەوان شەڕەکان دۆڕاندووە بە هەموو پیانەوە بە هەموو مانایەک و یاریەکان خەریکە بەرەو کۆتایی ئەڕوا. ئەمەش عیلاقی بەسەر خۆیانەوە هەیە. ئیتر ئەو قەوانە زۆر کۆن و بێمانایش کە ئەگەر ئێمە کۆمەڵی ڕاستی لەسەر کەرکووک بڵێن ئەوە پیاوی یەکێتی و ئێرانین و ئەگەر بە پێچوانەوە بیرێن ئەوە پیاوی پارتی و تورکیاین و ئەم دوو دابەشکاریە سەخیفە کە لە بینی پارتی وێشێتیەوە لە بەدێژایی مێژوو هەبووە بەڕاستی بە ئێمەوە ناچەسبێت. ئاسی مۆزوعەکە ئەوەیە کە ئێوە وەکو یەکێتی و پارتی دۆڕاندووتانە خاوەنی یەک گوتاری سیاسی نین بۆ قەزیی ئەم میلەتە. یەکێتیەیە بۆ بە پیاوی ئێران و فڵان و فیسارەکان بەیەکەوە کارەکەن لەگەڵ ئەو شیعانی کەسەر بە ئەو کوت لە شیعانی کەسەر بە ئێرانن لە سەنگەریەکان پارتی و بنەماڵی بازنە سەنگەری تورکیایان تورکیا و ئێرانیش لە دوجارە دژی قەزیەکەن کە قەزیەی کوردیە بە درێژایی مێژووی دابەشبوونی کوردستان ئێران و تورکیا لەسەر ئەوە کۆک بوون کە کورد نەبێتە خاوەنی هیچ شتێک. هەر سیاسیەک چ پارتی بێشێکێتی بێ ئەمە نەزانێت ئیتر بەڕاستی ئەحمەقە. لەبەرەوە مەیچن مناڵی کورد مناڵی قۆربەسەری کورد و گەنج لە کەرکووکە بە کوژمن لە خوت و خۆڕایی، چونکە ئەمە بەڕاستی بۆ ئێوە هیچ سوودێشی نییە و هیچ قیمەتێکیشی نییە. ئێوە ماڵی خۆتان لە شوشەیە گلەی لە کێەکەن. بۆچی دائنیشن کە ئێمە چوار قساکەین دەسەکەن بە ئیهان و بە سوکایەتی و ئەمە خۆفرۆش و ئەوە پیاوی ئەوە پیاوی با بە ئێوە خۆتان غەرق بوون لە پیاوی ئەموو ئەوە لە ڕاستیە. فەرمو کادران و ئەندامانی نەشێتی ئێوە نازان حیزبەکەتان خەریکی چیە و چێکە و چیناکە؟ هەمووتان ئەزانن ئادەی کادران و ئەندامانی پارتی ئێوە نازان کە پارتەکەتان چیەکە؟ ئێوە نازان کە قەزەی ملێتەکەتان بەرەو چی ئەڕۆ لەکوێوە ئەچێ؟ من لە 28 لایڤێکم نەکرد ئێسش کە لە پێیجەکە ماوە لەسەر ئەوەی کە لەو ناوچەیە چیە گوزەرێ کە ئەمریکا مەموو هێزە بۆچی هێناوە ئەوەی کە ئەیانوێت سوننە زین و کەنەوە ئەیانوێت شیعە و داعش و سوننە و پارتی و تورکیا و ئەلەم بابەتانە بێنەوە مەیدانەکە. باسی ئەوەم نەکردووە کە شەڕەکە بە تەواوی خەریکە گەرمی بێت و بەردەوامە بێ. هەموو ئەمانم لە مانگی هەشتی ڕابردووە کاکە 28 هەموو ئەمانم بەو دەکاریەوە باس کردووە. ئێستا تازە بە تازە ئێوێ ناو قسە قۆڕ و قسە پوچانێکن بۆ ئەملا ئەولا ئاسڵ ئەوەیە کە هاکان فیدان کاتێکە چێ بۆ ئێران لەسەر ئێوە ڕێەکەون کە ئەم هەرێمەکە ناوی هەرێمی کوردستانە ئاسڵ هەر نەمێنێ یا بە جۆرێ بمێنێ کە ئەڵقەلەجوێی هەردووشیان بن، ئەم بەشە ئەڵقەلەجوێی ئێران بێ ئەم بەشەشی ئەڵقەلەجوێی تورکیا بێ. ئەی خۆتان ئێوە چی زەحمەت نەبێ؟ ئەی قەزیە ئەمیلەتە چی لێ بەسەری بەڕاستی ها؟ ئەی میلەتی کورد کە سەدان ساڵە قوربانی ئێوە باجەدا ئاخرەکەی بەرەوچیەوە ئەڕوا. هەر بەڕاستی یەکێتی و پارتی ئێوە هیچ شەرم ناکەن لە حیای خۆتان. ئێستا ئەچن شیعار ئەدەن باشە من بە ئێوە ئاڵێم ئادەی خەڵکی کورد ئێوە بیرکەنەوە بزانین ئەمەی کە لە کەرکووکە ئەوتەرێت چییە مەسەلەکە لە پێناوی چیایە؟ لە پێناوی چیە؟ خۆ کاتێککە میلەتێک شارێک شوێنێک مزاهرەیەک ئەکا ئەبێ کۆمەڵە داواکاری هەبێ. ئەم شەو هاتوون کۆمەڵە مزاهرە کراوە ئەم شەو لە کەرکووکەڵەچی وەڵا ئێمامانەوە ئەوانەی کە شەید کراون بە شەید بناسیێن و چی گاڵتە جاڕێت چیەکە بۆ خەڵکیەکەن کاکە ئێوە بۆ میلەتی ئەم کوردیتان لە کەرکووکە چاواشە کردووە. ئاخر داواکاری خەڵکی کەرکووک چییە؟ ئادەی پێم بڵێ بزانم ئەوانەی کە کوردەکان مزاهرەیەکەن کە زۆر کەمیشن ئەمانە داواکاریەکەیان چییە؟ ئەیانوێ کەرکووک گەڵتە سەر کوردستان بنمونە؟ نا. ئەیانێ حکومەتی عێراقی لەوێ نەمێنێ؟ نا. بەس پێم بڵێن داواکاری ئەمانە چییە؟ ئەم فیتنەیە چییە کە سازەکەن لە بابە وەڵڵا شەڕی قەومی لە کەرکووکە بکرێت کە کورد و عەرەب و تورکمان و ئەم پێکاتانی تێدایە یەکەم شت کوزەرەکە. بۆ ئەمە نابیسن وەڵڵا خەڵکی کەرکووک من پێتان ئەڵێم نە پارتی نە یەکێتی یەک هێزی خۆیان نانێرن دیفاع لە ئێوەکەن لەو شارەیە. بۆچی ئەم گەنجە جۆرانە بە کوژ ئەدەن و لە دوایشە یەکێتی ئەڵێ ئەوە ئێمە بە شەهید ئەیان نووسین و پارتی ئەڵێ ئەوە ئێمە بە شەهید ئەیان نووسین و گۆرە بابە ئێوە خەڵگەیە 50 ساڵ شەهید کراوە ئێوە موچی ئەوانتان پێ نادرێ؟ باچی چیە کرد کاکە؟ 3 مانگ جارێک نیو موچێن بەم عالەمە چی ئەنووسن بە شەهید کاکە؟ بۆ تۆ ئەزانی دایک بە بەدبەختی باوک بە کڵۆڵی و داماوی هەژاری کوڕی پەروەردە کردووە ئێوە بیان بە کوشت و شانازیەکەتان ئەوە شەهیدانەیەکی بنێ؟ ڕاست باکەمە حیاچوونە کاکە هەر بەڕاستی حیاچوونە ئەمە. شەڕ لەسەر ئەوە بکەی کە وەڵای ئێمە شەیدانیانێنە شەیدان با بە کوڕی خەڵک بە کوژمێن لە خوت و خۆڕایی کورت و کرمانجی مناڵی کەرکووک بە کوژمێن لە خوت و خۆڕایی چونکە ئەم شەڕە بە قازانجی ئەوان نییە. ئێوە یەکێتی و پارتی بە درێژایی ساڵانێک لە کەرکووکە حاکم بوون هەموو شتێ خۆتان بوون بەس دزیتان بەس تاوانتان کرد بەس کوردی کەرکووکتان چەوسانەوە بەس مەسیحیتان نێژ ئەمتان نێژ ئەوتان نێژ جگە لە تەعدا ئێوە هیچتان نەکرد.
ئەگەر ئەو هەموو ساڵە ئێوە وەکو یەکێتی و پارتیکە لە کەرکووک بوون بتانتوانایە عەقڵێکتان هەبووە کە خەڵکی ئەو شارە بەیەکەوە بژیانایە وەکو بەشەر کورد عەرەب تورکمان ئەملا و ئەولا و فێرتان کردنایە کە مافەکانیان چییە ئێستا ڕۆژگارەکە ئەمەم ڕۆژ ئەمە من ناگەڕێت ئەمە نەبڕایەوە کەرکووک دڵی کوردستانە و کەرکووک قودسی کوردستانە ئەیشی فرۆشن ئەیکو مادێسی شەشینەکەتان مادێکتان هەبوو بۆ کەرکووک نازانم ژمارەکەم بیر نییە ئەیکو ئەو مادەیە زەحمەتەوە بۆ کەرکووک چی بەسەر بێ زەحمەت لەبەرەوە کاتێک ئێمە کۆمەڵی حقایق قەڵێن مەڵێنە مە پیاوی فلان کەسە ئەوە پیاوی ئەو پیاوی ئەوەیە مە قسەی قۆڕە کاکە من دژی پارتی قسەیەکە منە پیاوی یەکێتی و پیاوی ئەو پیاوی ئەوە دژی یەکێتی قسەیەکە لە پیاوی پارتی و پیاوی ئەمە پیا شەرم کەن بەڕاستی کاکە ئەسڵ ئەوەیە کە ئێوە وەکو یەکێتی و پارتی 32-33 ساڵە شانستان هەبووە کە لە سێ شارە حکوومەتیکەن دۆڕاندوتانە خەریکی دزی بوون خەریکی گەندەڵی بوون خەریکی خۆدەوڵەمەندکردن بوون دۆڕاون و کوت و کرمانچی کاکە وەڵڵا یەکێتی نیشتیمانی نە ئێران تۆی ئەوێ بە قورئان پارتی نە تورکیاش تۆی ئەوێ کاکە ئەوانە داژیکەرانی کوردستان بەژەوەندی دەوڵەتی خۆیانیان هەیە بەژەوەندی سیاسی و ئابووریان هەیە هەردووچیان لەسەر ئەوە کۆکن کە کورد خاوەنی هیچ شتێک نەبێت ئەگەر ئێوە یەکێتی و پارتی ڕاستەکەن و هێندەی ئەوە شەرەف و کەرامەتتان ماوە فەرموو یەکگرتوو بن لە بەرامبەر مۆزوعەکانتانە فەرموو پشت مەکەنە یەکتر بۆ نمونە فەرموو ببن بە خاوەنی گوتارێک دژی هەموو ئەوانە ڕابوەسن کە دژی ئەو هەرێمە دژی ئەو وڵاتێ ئێوە درۆکەن لە ڕاستە ئێوە ئێسش لە کەرکووکە پاسقول لە یەکترەگرن ئێسش ئێوە لە کەرکووکە دژایەتی یەکتری یەکەن ئێوە بۆتان بکرێت یەکتر ئەسڕنەوە لە هەرێمی کوردستانە تۆ کاتێکە خۆ ماڵەکە لە شوشەیە بەتەمای ئێران بەزەی پیاتا بێتەوە هەشتی شعبی بەزەی پیاتا بێتەوە تورکیا بەزەی پیاتا بێتەوە ئەحمەقیە لە ڕاستە کاکە ئێوە هەمووتان بەس خەریکی یەکترن ئێوە خەنجەرێکن لە پشتی یەکە بە دێژایی مێژوش هەروە بوون ئیتر مەڵێن وەڵا ئارام ئەحمەد ڕاز ناکە وەڵا ئەم پیاوی ئەوە ئەو پیاوی ئەیە سندان لە هەردووتان بدا لە یەکێتی و لە پارتی لە خۆتان و لە مێژوتان و لە ئەخلاق و لە ئەتوارتان تەواو بەڵام خەڵکی ئەو شارە بە کوژ مەدەن لە خوت و خۆڕایی کاک ئەم گەنجە جوانانە کە هەیەانە دینارە لە گیرفانیان نییە کاکە بە کوشتیان مەدەن شەرمە زاریە لە حەقیقەتە ئەم فۆزایە چیە سازیەکەن ئێوە ئەشندا خەڵکتان نردوو بۆ کەرکووک ئەسان هەر کەرکووکی نییە هەر خەڵکی شۆڕیجە نییە ئەسان خەڵکی ئەو گەڕەکانی کەرکووک هەر نییە ئێوە نردووتان بە بەرنامە لە ڕاستیە لەبەرەوە کە وەختێک ناتوانن پشتیوانی لە ئێستا من هیچ کاتێ خەڵکی کەرکووک هەان نایان بڵێن بڕۆن خەڵکی کەرکووک ئەمە بکەن و ئەو بکەچکە بۆ لەبەرەوەی کە من لە هۆڵندا و چۆن گاڵتە بە خوێنی ئەو گەنجانە بکەم کاکە ئێوە لە هەولێر لە سێمانێ بۆ گاڵتە بە خوێنی گەنجەکانی کەرکووکەکەن ئێوە خۆ ناتوانن بشن دیفاعیان لێ بکەن ناتوان بشن پشتیوانیان بکەن ناتوان هێز بەرن هیچ شتێ بکەن لە ڕاستیە ئەوە ناتوانە ئەو ئاجەتیان نییە وەڵڵای چلی پارتی ئێوە هێستان نییە هیچ هێزێکتان نییە ئێوە بۆ دیفاع لەو وڵاتە کاکە هێستان هەیە هەمی مشەخۆرە هەمی بە پارە ڕاگیراوە هەمی کرێگرتەیە وەکو جاش کاکە گیان کامەیە هێزی پێشمەرگەتان کامەیە دژە ترۆرتان کامەیە فڵانە فیساتان وەڵڵا هیچتان نییە بڕواتان هەبێ بەرگەی یەکدانە 2 ساعتی شەڕ ناگرن ئێوە لەگەڵ هیچ هێزێکە تەواو ئاڵوگۆڕ لە ناوچەکە هەیە لە لایفی 21 بۆم باس کردوون کە لە سووریاوە ڕەنگە دەست پێ بکە ئەم شەڕانە تەواو ئەمریکا کۆمەڵێ بەناوی بەدەستەوەیە ئێران ئێوێ بەژەوەندەکانی خۆی ناوچەکە بپارێزێت و خۆی تاران بپارێزێ فەرموویەکێتی پارتی ئێوەتوان چی پارێزن زەحمەت نەبێت ئێوە ئەتوان چی پارێزن پێمان بڵێن کاکە بزانم ئێوە هیچ شتێکتان هەیە نە تەواو ئێوە کە خۆتان خەریکی یەکتر خواردنن ئیتر بەڕاستی گلەی لێش کەسێ بکەن شیعاریش مێن بۆ ئەوەی کە لە کرکاشی گوزارێ ئەڵێ کاکە وڵا پارتی بۆ بارەگایەک واکە کە ئەوارە مەحمەد و ئەوە کاکە خۆیان فرۆشتووە بە یەکێتی و ئەوە بابەوە شەرم ناکەن بەڕاستی کورە کاکە وەڵڵا هەتا ئێوە وەسابن کەس ئێمە بە دینەرێ ناکڕێت هەتا ئەم هەموو خائین و خۆفرۆشە ڕاوەستا بێت ئیتر بۆچی ئێوەم قسە قۆڕانە بۆ معالەماکە عیبە بەڕای شەرم کاکە شەرم کەن وازە شیعارات و قسەی قۆڕ و قسەی پوش بێن بۆ ئەو گەنجە دامەوانەی کەرکووک هەتا ئێوە لێون بەس ئەوانتان چەوسانەوە ئێستا کە لێنی ئەچن فیتنە سازەکەن کاکیچیان تەواو ئەگینا ئەگەر وەکو مواضعی وەکو یاسایی بێ وەڵی باوکم پارتیە یەکێتیە هەر هەمویان بۆیان هەیە لە کەرکووکە بارەگایان هەبێ سیاست کەن هەڵسوڕێن پارتیش بۆ هەیە ئەو کارە بکە بەڵام باسەکە زۆر لەمە گەورەترە لە حەقیقەتە باشە ئێران و یەکێتی بەلای خۆیان ڕایەکێشن کەرکووک تورکیا و تورکمانەکانی کەرکووک و پارتی بەلاخواانە ڕاکێشن شەڕەکە لە کەرکووکە شەڕی ئەم دوو ئەقڵەیە شەڕی عەقڵی ئێرانی لەگەڵ عەقڵی تورکیا عەقڵی ئێرانی بەڕابەرایەتی یەکێتی و بەڕابەرایانی ئەو گروپانەی سەر بە ئێرانن عەقڵی پارتی و تورکمانەکانیش ئەساسی عەقڵی تورکیایە تەواو یعنی شەڕەکە شەڕی ئەم دوو لایەن ئەم دوو هێزێ
اما حقيقتي موضوعك يا كاكا ايوا يجي بادي لم دوانيه بس مكو جاش رفتارك كاكا ام يعني وكو جاشي ايران باشا بەژۆندەکانی ئێران لە کەرکووک ئەناچەکە ئەپارێزێت ئەمیشیان پارتی وەکو جاشی تورکیا بەژۆندەکان ئەپارێزێت تەواو ئەمە ئەسی مۆزوعەکەیە یعنی ئەم قەزەیە کە لە کەرکووکە ڕۆدا هیچ ئیلاقی بەسەر کوردەوە نییە بەڕاستی ئیلاقی بەسەر ماف و ئازادی خەڵکی کوردستانەوە نییە بەڵکو بەژەوەندی تورکیا و ئێرانە لە کەرکووکە ئەمیان بۆ ئێرانی ڕاکێشە ئەیان بۆ تورکیای ڕاکێشێ کەواتە ئێوە خۆتان وەکو کورد وەکو یەکێتی وەکو پارتی وەکو حیزبی کوردی ئێوە ئەزشتان نییە بەڕاستی دوو هێزی وابەستە دابەشبووی ئێران و تورکیان ئیتر کەواتە کوڕی کورد بە کوژ مەدەر کاکە من لێرەوە داوا لە هەموو گەنجانی کەرکووکەکەم عەزیزانی من بەڕێزان و خۆشەویستان قسە لە من ببیستن خۆتان بۆ ئەمانە بە کوژ مەدەن کاکە چونکە قەزیەکە قەزیەی کورد نییە ئەگەر بۆ قەزیەی کورد و بۆ ئازادی و بۆ ڕزگاری کورد و حتا بۆ گەڕانەوەی کەرکووکە بۆ نمونە وەکو کورد و وەکو کوردستانەوەتان وڵای بابە هەمومان لەگەڵتانین بەڵام باوەڕکە ئەمە باوەڕکەن ئەمە بۆ ئەوە نییە کاکە تەواو ئەمە دووبەرەی ئێران و تورکیایە پارتی وێکێتی حشتی الشعبی فلان نفیسان و ئەم بابەتانە خۆتان مەخرن ناو ئەمیاری و خۆشان بە کوژ مەدەن جا بە گوێمانەکەن بە گوێمانکەن بە گوێشمان ناکەن کەفی خۆتانە کاکیچێت خۆتان زێرەکەن لە دوایی ئاوا شەهید دەکرێن و بلوێرێکتان بۆ لێدەن دیرین شەهیدانان بۆ بڕنەوە ئەمە یاریەکە کاکە یاری بەس کاکە سەدان ساڵە ئێوە کوڕی خۆتان بە کوشت ئێن بە خۆت و خۆڕایی هیچ نەتیجەیەکیشی نەبووە باشە هەر کۆمەڵی خەڵک دەوڵەمەنەکەن فرمو اگر پارتی راسك فشفج نكا دفاع على كردياتي دفاع على كركوكا فرمو اگر پارتی راسك هيز بين برا دفاع على خلشي كركوكاري اگر راسك فرمو لا دور وقت نكا دو خلشي جنجي كركوكي داما يقرب بس هانيا كاكيجا فرمو برو خولك كشرك كبارتي كراسك إتما كردياتي ما فروش أبو لكاكا أبي كرداني كركو واكنوا أما كانوا أما كردياتي أما كردو أما فرمو بارتي أجل بياوي هي بروخو لكركوكا يشتكاني يقدر كرو إتلا هوليرو خلق هالمدى بو بكوجداني أو جنجة داما وأنا كاك خلق هالمدى براش أجل بياوي تاعي تو أما حقتك إتل كوري خلق بكوج مدى من هالأونام هبوكاتكم طاوب وباوزيك بو خواتان لقل عزيزان وخوشويستان حرمتك زورن بوهم لا تاني سكوتو